ئەم کاتتان باش بەر لە ساڵی 1990 زاینی بەرهەمهێنانی بواری دیمەن بە کوردی یان لە شاخ و بەدەستی شۆڕژێرانی کورد بە سەختی و بە کەمترین ئیمکانەکان دەکرا یان لە ژێر کۆنترۆلی حکوومەتەکانی داگیرکەری کوردستان. لە دوای ڕاپەڕینی باشووری کوردستان دەگەڵ ئەوەی بوار بۆ بەرهەمهێنان زۆر بوو، بەڵام ئاستی بەرهەمهێنان یەکجار زۆر نزم بوو. دامەزران و پەخشی مەتێوێ لە ئەوروپا هەنگاوێکی گەورە بوو بۆ بەرەو پێشچوونی بەرهەمهێنانی بینراوی کوردی. دواتر پەرسەندنی جیهانی تەکنۆلۆژی بەرهەمهێنان و هەرزانبوونی کەرەستەکان لە بازارەکان، هەروەها بە دیجیتالکردن و بەردەستبوونی ئینتەرنێتی خێرا لە کوردستان لە سەرەتای 2000ەکانەوە گۆڕانکاری گەورەی لە ئاستی بەرهەمهێنانی کوردی دەستەبەر کرد. بەرهەمهێنانی چەند فیلمێکی کوردی لە ئاستی جیهانی لەلایەن چەند دەرهێنەرێکی بەهرەداری کورد، لەوانە شەوکەدەمین کۆرچی، حوسێن حەسەن و بەهمان قوبادی ڕاستە دەستپێکی ئارشیوێکی فەقیری کوردی بوون لە بواری بەرهەمهێنان، بەڵام زۆربەی لەلایەن ستافی بیانی و لە وڵاتانی دراوسێ کاری پرۆداکشن و پۆست پرۆداکشنیان بۆ ئەنجام دەدرا. دامەزران و پەخشی تیوی تۆڕی میدیایی ڕوودا و وەک یەکەم میدیا لە هەموو ناوچەکە کە بە دیجیتال و شێوازی تەواوێتی بەرنامەکانی خۆی ئەنجام دەدا، وەک قەڵەمبازێکی گەورە لە ڕاگەاندن و بەرهەمهێنانی کوردی دادەنرێت و بوو بە پاڵنەری کۆمەلگای کوردی لە هەموو پارچەکان بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان. ئێستا لە سەردەمی ژیری دەستکرد هاوڵاتی دیجیتالی کورد چەندە کەڵک لە کەرەستە مۆدێرنەکانی بەرهەمهێنان وەردەگرێت. ئەو شۆڕشەی لە بەرهەمهێنانی کوردی لە هەرێمی کوردستان دروست بووە و زۆر بە خێرایی بەرەو پێش دەچێت لە چه ئاستێکدایە و کەی بەرهەمهێنانی کوردی دەتوانێت بگاتە پێگەی خۆی لە ئاست بەرهەمهێنانی ناوچەی و جیهانیدا. ئەوە دیجیتال سیتیزن. بینەران و بیسەرانی دیجیتال سیتیزن، هەژار برنجیم و بە هاوکاری هاوپیشەکانم لە تۆڕی میدیایی ڕوودا و بە تایبەت هاوکارانم لە ڕادیۆی ڕوودا و دیجیتال سیتیزنی 20تان پێشێش دەکەین. ئامانجمان بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زانیاری هاوڵاتی دیجیتالی کووردە لە وەرزی دیجیتال و تەکنۆلۆژی و ژیری دەستکرد. ئەم هەفتەیە هاوڕێ و هاوکارێکی زۆر بەڕێزم میوانی دیجیتال سیتیزنە، کاک ڕێباز عەلی، بەڕێوەبەری بەشی بەرهەمهێنان یان بە ئینگلیزیەکەی پرۆداکشن لە تۆڕی میدیایی ڕوودا و ڕێباز زۆر سپاس بۆ کات و بەشداری. دەزانم کار و سەر قاڵیتان یەکجار زۆرە، منیش تووشی ئەو سەرێشەیەم کردیەوە. دەستت خۆش بێ، زۆر سپاس دەکەم. وەڵا هەژار، من بۆ خۆم گوێگرێکی باشی پۆدکاستەکەی تۆم، جاسەر زۆرم پێ خۆشەکە ئەم جارە باسی پرۆدەکشنێکی باسی بەرهەمهێنانەکەی. زۆر سپاس، گەلێک سپاس بۆ بەشداریت و پشتیوانیت. منیش زۆرم پێخۆشە و ڕۆت و دەگەڵمانی دڵنیاشم زۆر خۆمانە گفتوگۆ دەکەین، بۆیە ئەوەش جێگای دڵخۆشیە. ڕێباز، دەمەوێت دەزانی لە سەرەتا دەمەوێت لەوەی دەست پێ بکەم. ئەگەر زۆر بگەڕێینەوە دوایە، ڕاستی کورد لە بواری بەرهەمهێنان زۆر هەژار بووە. ئەگەر چاو لێ بکەی ئێستا تەنها کە دەگەڕێینەوە دەورانی تەنانەت کۆماری کوردستان لە مەهاباد، تەنها یەک ئارشیوی دیمەنی بینراوی پێشەوە هەیە، ئەویش لە سەردانەکەی بۆ تەورێزەکە لە ئارشیوی ئازەریەکان وەرمانگرتووەتەوە. جاوە دواتر ئارشیوەکانی شۆڕشی ئەیلول و شۆڕشەکانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاواش هەر لە باری بینراوە ئاستیان بەرز بۆتەوە، بەڵام بەو ئاستەنیە زۆربەی بیانیەکان شتێکیان داوە بێمە. پێت وایە ئێستا بەگشتی ئاستی بەرهەمهێنانی بینراوی کوردی بۆم سەردەمە چۆنە؟ پێت وایە لە ئاستی ستانداردە جیهانیەکان نێزیک بۆتەوە یان هێشتا زۆر دوورین؟ بێگومان وەکوتت هەژار، یەکێک لەو کێشانی کە خۆمان ئێمە هەمانە دڵنیام تۆش ڕووی بەڕووی بوویتەوە بە حکمی ئیشەکەت، ئەوەیە کە زۆر جارەگەر بمانە بگەڕێن بۆ ئیشێک یا کار لەسەر بەرهەمێک بکەین، بەرهەمێکی مێژوویی کە دەگەڕێن سەیری ئەرشیفەکەین، ئەرشیفێکی زۆر لاو هەژارمان هەیە بەڕاستی، وەکو تۆش وتت ئەوانەشی کە هەیە لەم لاولە لە قوشبنەکانی دنیاوە بەدەستت دەکەوێ، هی ئەو بیانیانەیە کە هەفتاکان و شەستەکان و هەشتاکان یان بە شێوەیەک لە شێوەکان ڕێیان کەوتۆتە ئێرە، ڕۆژنامە نووس بووە یان بە ئیشیشکە هاتووە، چەند دیمەنێکی وەرگرتووە و پەیدای کرد، ینی تۆماری کردو و ئێستا لەوانەیە لە ئەرشیفێک لە شوێنێکە هەبێ، هەر ئەوە هەیە، هیچی تر نییە. بەڵام ئێستا بێگومان هەروکو تۆش لە سەرەتای و لە پێشەکەکەت ئەوتت لە سەرەتای 2000ەکانەوە گۆڕانکارێکی یەکجار گەورە ڕوویداوە بە گشتی لەسەر لە بواری پرۆدەکشن و بەرهەمهێنانی ڤیدیۆیی لە هەموو جیهان، تا ئەو کاتانەش هەروکۆزانی کە تا 2000ەکان و کۆتایی 2000ەکانش هەر لەسەر شێوازە تەقلیدیەکەی بەرهەمهێنان کار دەکرا. بەڵام
لە ماوەی چەند ساڵی ڕابردوو تا 15 ساڵی ڕابردوو گۆڕانکاریێکی گەورە ڕوویداوە لەو بوارە شۆڕشێکی یەکجار گەورە لە بواری پرۆدەکشن و بەرهەمهێنانی تەلەڤیزیۆنی و ڤیدیۆییدا دروست بووە. بێگومان کوردستانیش و خەڵکی کوردیش بەگشتی بێبەش نەبوون لەو تەوژمە جیهانیی کە بەرەو لە پرۆدەکشن و بەرهەمهێنانە پەیدا بووە. بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن کە هەوڵێکی زۆر باش هەیە و گەنجی کورد و بەرهەمهێنەری کورد و دەرهێنەر و کەسە تەکنیکیەکانی کە لەو بواری بەرهەمهێنان و بەرهەمهێنانی ڤیدیۆیی و تەلەڤیزیۆنیدا کار دەکەن هەوڵێکی باشیان داوە ئەگەر لەسەر ئاستی تاکە کەسیش بێ کە بتوانن لەگەڵ ئەو تەوژمە گەورەی و ئەو تەوژمە ئاڵۆزەی بواری بەرهەمهێنان و دیجیتال و بەرهەمهێنانی تەلەڤیزیۆنی و ڤیدیۆییدا بڕۆن. بەڵام هێشتا پێم وایە هێشتا لە ئاستی ئەو پێشبینیانە نییە کە چاوەڕێ دەکەی کە ببێت. هێشتا ئێمە ڕاستە زۆر باش بووین، زۆر باشتر بووین لە پێشتر و هەوڵی باش هەیە، هەوڵی تاکە کەسی هەیە، بەڵام بە بڕای من هێشتا نەگەشتینەتەوە ئاستەی کە بتوانین کاری زۆر گەورەی تەلەڤیزیۆنی بەرهەمهێنانی تەلەڤیزیۆنی ئەنجام بدەین. هێشتا پێویستیمان بە ئەزمموی زیاتر هەیە، هێشتا پێویستیمان بە خۆ دەوڵەمەندکردنی زیاتر و خۆفێرکردنی زیاتر هەیە، چ لەسەر ئاستی تاکە کەس و چ لەسەر ئاستی دام دەستگا و موسەساتەکانیش. وەکو تۆ ژوتت لە سەرەتای دروست بوونی تۆڕی میدیای ڕوودا بۆ نمونە ئەگەر باسیەوە بکەین شقاوێکی زۆر گەورە دراوە و هەوڵێکی زۆر باش هەبوو بۆەوەی کە ئاستی پرۆدەکشن و بەرهەمهێنان لە ئاستێکەوە ببرێتە سەر ئاستێکی زۆر بەرزتر و لەوەشا سەرکەوتنی زۆر باشی بەدەست هێنا و توانیمانە ئیشی زۆر باش بکەین لە ماوەی چەند ساڵی ڕابردوو. بەڵام هێشتا بە بڕای من لە ئاستی ئەوە نییە کە بتوانین لەسەر ئاستێکی زۆر پرۆفشناڵی جیهانی نێودەوڵەتی بتوانین کێبڕکێ بکەین لەسەر لەگەڵ بەرهەمهێنەرە زۆر بەناوبانگەکانی جیهان و بەرهەمهێنەرە زۆر گەورەکانی جیهان. ڕاستە دەست خۆشڕێ بازڕاز چوویە سەرەوەی کە من دەمەویست بەڕاستی بچمە سەری. ئێستا خۆت دەزانی وای لێ هاتووە کەرستەکان وەکو جاران نین. تۆ هەر کەرستێکی کە دەردەچێت لە جیهان تۆ دەستە دوێ ڕادەگا ئەمەش دەیکڕین و دەهێنین بۆ کوردستان و تا جوورەکانیش دەیهێن و ئەوە و زۆر جاریش جۆر لێ دەبێ مەسەلەن ئەو کەسانی کە کاری بەرهەمهێنان دەکەن بۆ نمونە کامێرامەنن یان دەنگە یان هەرچی هەیە دەڵێ فلان کامێرام دەوێت یان فلان لێنزەم دەوێت فلان کەرستەیەم دەوێت. زۆر جار باز لەوەی دەکرێت کە ئایا ئێمە ئەو کەرستانەی کە ئێستا هەیە لە بەروی فۆکوسەکەمان ئێستا چۆتە سەر تەکنۆلۆژی زۆر بەڕاستی تەکنۆلۆژی بەرهەمهێنانیش زۆر هەرزان بووە بە نسبەت پێشوە گەر دەبێت تەنانەت سەرەتای 2000ەکانیش تۆ بۆی کە فیلمێکی باش بە کواڵەتی باش بەرهەمپێنی مەجبور بووی لەسەر فیلم وێنەی بگری اینجا ئەو شۆردنەوەی وەی کە پێیان دەکوت تێلەسینی و کاڵ کۆرەکشنەوە بەڕاستی بە میلیۆنان دۆلاری دەویست. ئێستا تۆ هەموو ئەو کەرستانە و نەرمە کەرستانت لەبەردەستە بە زۆر بە هاسانی. تۆ پێت وایە بەکارهێنەری کورد حتا ئێستاش توانیوێتی ئەو کەرستە تەکنیکیانەیە و نەرمە کەرستانی کە لەسەر کۆمپیوتەرەکان وکو سافتوێر بەکاری دێنن پڕ بە پێستی خۆیان بەکاری بێنن بۆی بتوانن باشترین کارایی لەو کەرستانە دەربخەن. یان ئێمە توانیومانە لەو تەکنۆلۆژیای کە ئێستا لە کوردستان بەردەستە شتێک نییە بەردەست نەبێ. ئێستا بۆ نمونە باشترین کامێراکان لە کوردستان هەن، باشترین سافتوێرەکان لە کوردستان بەردەستن، باشترین کۆمپیوتەرەکان لە کوردستان بەردەستن. تقریبا هیچ تەکنۆلۆژیەک نییە کە تۆ بڵێ لە کوردستان دەست نەکەوێت. ئەرێ زۆر کۆمپانیم بینیوە کە کاری زۆر باش دەکەنوانە بەس تۆ بۆ خۆت بەپێی تەجروبەی خۆت کە ئێستا زۆر لە نزیکەوە دەگەڵەوانە کار دەکەی پێت وایە بەکارهێنەران پڕ بە پێستی خۆی و کەرستانیان بەکارهێنابێت. بە کورتی ئەگەر وەڵامیەوە بدەمەوە بە کورتی توانراوە بەڵام لەسەر ئاستێکی زۆر بچووک سەر ئاستێکی زۆر کەم چەند کەسێک دەتوانانی لاوانەیە بڵێ بە 50 دەژمێرێن کە توانیوانە کاری زۆر گەورە بکەن و سوودێکی زۆر باش لەو هەموو تەکنۆلۆژیایە و لەو هەموو ئاسانکاریە ببینن کە کراوەکو تۆتت پێشتر بەرهەمهێنانێکی ڤیدیۆیی زۆر ئاڵۆز بوو، پرۆسێکی درێژ خایم، پرۆسێکی زۆر گران، پرۆسێکی زۆر ئاڵۆز، چەندین کەس تێدا بەشدار بووە، چەندین ئامێر و چوزانم شتی سیر تێدا بەشدار بووە. بەڵام ئێستا شتەکە زۆر بچوو کراوەوە، زۆر ئاسان کراوە، ئاسانکاریەکی زۆر کراوە و
ئەوەی کە هەیە ئەگەر من حەزم لە مقارنەکردن و بەراوردکاریش نییە بەڵام زۆر جار هەرتووشت دەبێ و مەجبوری بەڵام ئەگەر بین لەوەیە بەراوردێ بکەین لەسەر ئاستی توانای ئێمە بۆ سوودوەرگرتن لەو کەلوپەلە و لەو کەلوپەلانە و لەو ئامێرانی کە لە بواری وەبەرهێنان و بەرهەمهێنانی تەلەڤیزیۆنی و ڤیدیۆیدا هەیە بەراورد بکەین لەگەڵ شوێنێکی دیکە وەکو ئەمریکا بۆ نمونەیان وڵاتێکی دیکەی پێشکەوت و هێشتا لەو ئاستەنین دەبینین هەر ئەو ئامێرانەی کە کەسێکی دی بەکاری دێنێ لەوانەیە ئێمە بەو شێوە باشە نەتوانین هێشتا سوودی لێوەربگرین بەشێکی زۆریشی ئەگەڕێتەوە بەڕای من هێشتا بۆەوەی کە ئێمە زیاتر پێویستمان بە دەوڵەمەندکردنی ئەزمونونەکە ئەو ئەزمون و فێربوونەی کە هەمانە هێشتا پێویستی بە خۆ باشترکردن و پراکتیسکردنێکی زۆر زۆر زیاتر هەیە بۆی کە بتوانین لە ئاستێکی زۆر باشتر بتوانین کارەکانمان بکەین ئامێرەکان هەرو ئامێرانن بەڵام دەبینی بەرهەمەکان و ئەنجامەکەی جیاوازە بەڕاستی دوای ئامێرەکە دوو لایەنی هەیە ئێستا لایەنی چیەوەیە کە بەڕاستی شەخصەکانیش دەبێ و کەسایەنێک کە بەکارهێنەر بن لەبیر من کاتی خۆی پێیان بێ بۆشم باس کردووی لە کۆمپانیای کارم دەکرد لە کانەدا و کۆمپانیای فرۆشی کەلوپەلی تەکنۆلۆژی بووە زۆر زوو تقریبا نزیکەی 17 ساڵ بەر لە ئێستا کاتێک لە زانکۆ بووم لێرە لە کەنەداەوە اینجا لەوێ کوڕەکە بوو نێوی ڕاب بوو ئەوە یەکێک لەو کەسانەیە کە کاتێک فۆتۆشاپ دەکەیەوە لە یەکەم لاپەڕی ناوی دەردەچێت یعنی کە ئەدۆبی فۆتۆشاپی نوێ دەردێنێەوە یەکێک لەوانەیە کە دەیداتێ تێستی پێ بکات بە کامێراکانی وانە زۆر جار دەمبینیەوە کە کامێرای بەکاردێنا ئەو کاتی کامێرای زۆر بڵێ فول فریم و کامێرای زۆر گرانی بەکار نەدێنا منیش پێم دەکودم و باشە تۆ فۆتۆگرافرێکی هێندە پێشکەوتوی ئەدۆبی هێندە باوەڕی بە تو هەیە تو بۆچی لەسەر و کامێرایش دەکەی بۆ ناچی بە کامێرای کار بکەی فول فریم بێ یان پێشکەوتوتر بێت و ئەوانە زۆر جار دەگەڕاو پێی دەکوم دەکو چەند جار پێت بڵم ئەوە کامێرایەکە نییە ئەو شخصەیەکە لە پشت کامێراکەیە دەخۆڵقین تۆ پێ دوایە بەکارهێنەری کورد ئێستا بۆ نمونە ئینتەرنێتێکی خێرای زۆر باش لە بەردەستی بەکارهێنەری کورد هەیە بەڕاستی یعنی ئەو ئینتەرنێتی لە کوردستان هەیە خۆشت دەزانی ئەمە زۆر هاتوچۆ دەکەین بۆلا زۆر جار هەیە ڕەنگە لە هەندێک وڵات لەو ئاستەدا بەردەست نەبێت و لەسەر ئینتەرنێتیش سەرچاوەکانی فێربوون و نمونونەکانی کار و ئەوە هەیە پێ دوایە ئاستی چاوی بەرهەمهێنەری کوردی ئاستی چاوی کامێرامەنەکان ئاستی چاوی ئەوانەی مونتاژ دەکەن کاڵ و کۆرەکشن دەکەن VFX دروست دەکەن ڤیژوال ئەفێکتوانە پێ دوایە ئەوانە توانیویانە هەتا ئێستا لەو سەرچاوانەی کە بەردەستیانە بۆ خۆ پێگەیاندنی خۆیان جاوە لایەنێکی دیکەشی هەیە کە چۆنیەتی بەکارهێنانی کەرەستەکانە تۆ دەتوانی BMW-شت لە بەردەست بێ و دەتوانی لادەشت لە بەردەست بێ هەرتکی سیار هەیە بەڵام بەکارهێنەرەکەیەتی کە بەتەواوی بەکاری دێنێ بەڵام تۆ پێ دوایە بەکارهێنەری ئێمە چەندە توانیوێتی چاو و مێشک و بینینی خۆی ڕابێنێت بەو کەرستانی لە بەردەستیەتی گەیشتوینەتە واستە چاوی باشە بێ لە کوردستان پێم وایە ئێستا چینێک و نەوەیەکی نوێ خەریکەوە پەیدا دەبێ گەنجن حەزیان لە کاری باشە و زمان دەزانن و دنیابینیان هەیە دەتوانن بە ئاسانی بگەڕن بەنێو کون و کەلەبەرەکانی ئینتەرنێتدا و کلاس و خولی فێربوونی زۆر باش بدۆزنەوە یان کەسانی زۆر کاریگەر بدۆزنەوە کە بتوانن فۆڵۆی بکەن ئەوانە چەند کەسێک پەیدا بوون کە ئێمە لای خۆشمان هەیە ئێستا هەمانە کە پەیدا بوون کە ئاستێکی زۆر باشی بەکارهێنانی ئەو کەلوپەلانە و ئەو بەرهەمانەیان هەیە یعنی ئەگەڕێمەوە بۆ سەر ئەو قسەی کە لە بیدات شەوە کردم کە هەیە بەڵام زۆر کەمە لە ئاستی چاوەڕوانی نییە من پێم خۆشە زیاتر بێ پێم خۆشە بۆ نمونە ئێستا من بۆ ئیشی خۆمان پێویستیم دوو ڕۆژە ڕاگەنرام بڵاو کردێتەوە کە پێویستم بە ئەوەیە کەسێک وەربگرم بۆ مۆنتێر بۆ ڤیدیۆ ئێدیتین بەداخەوە منی شێرم کرده بوو ڕاجارجی پێتە بانگەوە دەستت خۆش بێ بەداخەوە لە دوێنێەوە با بڵم نزیکەی 10-15 سیڤیم بۆ هاتووە هەمویان ئیشیان کردووە لە شوێنەکانجا بەڵام هێشتا ئەوە نییە کە من بتوانم سوودێکی زۆر باشی لێوەربگرم یعنی سوودێکی مامناوەندیشی لێوەربگرم یعنی هێشتا ئەوم بەدەست نەکەوتوە لە 15-20 سیڤیەک لەوەندەی کە بەدەستم گەیشتووە
بەڕای من ئەوە ینی ئەوە شتێکت پێڵێ ینی نمونەیەکت دەداتێ لەسەرەوەی کە هێشتا ئێمە زۆرمانمە دڵنیام کەسی زۆر باش هەیە ینی زۆر ڕەخۆشمان ڕخنە باران نەکەین و هجوم نەکەینە سەر خۆمان بەڵام دڵنیام خەڵکی زۆر باش هەیە گەنجی زۆر زیرەک و بەتوانە هەیە بەڵام بەڕاستی کەمە پێویستیمان بە زیاترە پێویستیمان بەوەیە کە زیاتر کار بکەین لەو بوارانە ڤژن و ئاسۆی بینینی خۆمان لە بواری بەرەمهێنان و دروستکردنی ڤیددیۆ و مۆنتاژکردن و دروستکردنی بەرهەمەکانی وەکو پرۆمە و ڕێکلام و کارەکانی تر زیاتر و فراوانتر بکەین لەسەر ئاستی تاکە کەس نەبێ زیاتری بکەین بەشێکی زۆری ئەوەیە من ئەو ڕۆژە بیرم لەوە کردەوە کە وابزانام ئێمە لێ کوردستان ئێستا کۆلێژی جۆرنالیزم و ئەو شتانەمان هەیە ڕۆژنامەنووسی ئەوانە بەڵام نەمبیستوە نازانم ئەگەر تۆ بیست بێتت نەمبیستووە کە شوێنێک هەبێ بۆ بەرەمهێنانی تەلەڤیزیۆنی فێرکردنی بەرەمهێنانی تەلەڤیزیۆنی ئەو ڕۆژە کۆمەڵێک خوێنکاری زانکۆیەک هاتبووم بۆ ڕوودا و پێم خۆش بوو کە داوایان کرده بوو لەوە تێبگەن کە چۆن ئینتەرویو هەفپەیڤین بەرهەم دەهێنرێت بۆ من سیر بوو تقریبان 40 خوێنکارێک بوون هاتبوون بۆ ڕوودا و یەکێک لەو زانکۆیانەی کوردستان دەیانویست لەوە تێبگەن چۆن دیار بوو پێشتر کلاسێکیان هەبوو بوو لەسەرەوە خوێندە بوویان بە نەزەڕی اینجا هاتبوون لای ئێمە بە عملیەکەی ئێمە چۆن ئەو کارەکەین بیزانن زۆر بەلای منەوە گرنگ بوو ئەوە زۆر جێگەی تێڕامان و ینی سەرنجڕاکێشان بوو چونکە پێم خۆشە لەو شتانە زیاتر ببینم بۆ نمونە ڕاستە بەرەمهێنانی مەسەلەن بۆن بواری تەلەڤیزیۆن و میدیا تەنها خۆتەزانی ڕۆژنامە و وێبسایت و ئەو شتانە نییە بەشێکی زۆر گەورەی تەلەڤیزیۆن و ڤیددیۆگرافی و بەرەمهێنانی ڤیددیۆیە کە بە بڕوای من بەشێکی یەکجا گرنگی ئیشەکەیە چونکە توانا و کواڵەتی بەرەمهێنان لە ڕێگەی لەسەر ئاستی کواڵەتی بەرهەمە تەلەڤیزیۆنیەکان و بەرهەمە ڤیددیۆیەکانت دەتوانی بیپێوی کە توانای ئەم تەلەڤیزیۆنە توانای ئەم دەستگایە لە چه ئاستێکە ئەگەر کواڵەتی کارە ڤیددیۆیەکانی کواڵەتێکی زۆر باش و بە ئاستێکی ستاندەردی زۆر باش بوو ئەوە بێگومان دەتوانین بڵێ بە ئاسانی بڵێ کە ئەمە دەستگایەکی باشە یان شوێنێکی باشە کەسێکی باشە توانایەکی باشی هەیە بۆیە ینی شتەکان لەسەر ئاستی تاکە کەسن ئەگەر هەش بێ زۆر فراوان نەبووە ببێتە پرۆژەیەکی گەورە خەڵکانێکی زۆر لە دەوری کۆ ببنەوە کە بتانی سوودێکی گەورەتر و فراوانتری لێ ببینی ڕاستی ئەو مەسلەی زانکۆی کە باست کرد لە دەستپێکی قسەکاندا ڕێبازەوە کێشێکی زۆر گەورەیە بۆ ئێمە لە بەشی تەکنۆلۆژیشدا لە بەرەوەی ئێستا بۆ نمونە لە زانکۆیەکان آیتی دەوترێتەوە سایبەر سکیوریتی دەوترێتەوە بۆ نمونە چوزام نێتوەرکینگ دەوترێتەوە بەڵام بە هیچ شێوازێک برادکاست آیتی ناوترێتەوە زۆر جیاوازە کە ئەو برادرانەی کە لە زانکۆیەکان دەردەچن قوتابیەکان دێن کەسی باشیان تێدایە گەنجی باشی تێدا بەتوانە دەی هەوێ فێر بێ بەڵام بەڕاستی ئەلفوبەیەکەی پێ نەدراوە هێشتا سەرەتایەکەشی پێ نەدراوە کە ئێمە بتوانین لەسەریدانی مەجبورە دێت لە سفرەوە دەست پێ دەکەم تاقێکی زۆر لە خۆی دەڕوا هەم لە ئێمە دەڕوا ئەنەرژیەکی زۆر دەڕوا کاتێکی زۆر دەڕوا هەتا پێ دەگەن و زۆر جاری ماندووش دەبم بەڕاستی ڕاستە جارێ ئێمە خۆمان تووشەوە بووین بێگومان تۆش مەسەڵەن دەتەوێت یەکێک وەربگری بۆ شوێنێک کە پێویستت پێێتی لە ناو دەستگاکەی خۆتا دەڵێ کاکە 2 مانگم پێویستە تاوەندە بە تەواوی لێ ڕاتم من ئەو 2 مانگەم نییە بیدەم بە کەسێک کە بێ لە لای من فێر ببێوانێ یەکێکم دەوێ ئێمە تازە لەو ئاستە دەرچوین بۆ نمونە چاوەڕێ بکەم یەکێک لە لای من خۆی فێر بکە دەکرێت هەندێک شتی زیاتر فێر ببێ بەس کە دێ یەکێک وەردەگری لێرە کار بکە یان کارێکی پێدەستپێری بەرپرسیارەتێکی پێدەستپێری ئەبێ توانای ئەوەی هەبێ کە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیەوە گەورەترینی شت بۆ بکە ڕاستە بەڕاستیەوە زۆر کێشەیەکی گەورەی ئێستامە هێندێک بەشمان هەیە ئەو کارمەندانی بۆی وەردەگرین ئێستا بۆ خۆ دەزانی ئینجەست و میدیا مەنیجمنت تەنانەت ئەو کارمەندانی بۆی وەردەگرین ناوەکەشیان نەبیستووە پێشتر یانی ئێمە دەبێ بین ئەو کەسانەی کە شارەزای کۆمپیوتەریان هەیە یان هێندێک دەزانین وردبینەوە بێنین ڕان بێنین بەس با بگەڕێمەوە سەر مەسەلەی دیسان بەرهەمهێنانەکە ئەوە بەڕاستی ئەوەی کە باست کرد دیارەوەی کە هەر پرسیاریان کردووە کتویانە بەرهەمهێنانی چاوپێکەوتن و ئینتەرویو چۆنەوە بۆ خۆی جێ خۆشحاڵی ئەگەر پرسیار
دیارەکە دروست ئەوە بۆ خۆی دیارە سرنجیان داوەتێک کە جیاوازە هەروانیە و بە هاسانی بەس لایمە لە ڕۆژهەڵات قسەیەکەیە لە موکریان بەتایبەتی دەڵێ باباسی کەرەشینێ بکەین ئەو ڕۆژانە مە هەردەین کاکە هەردەینەوە سەر ژیری دەست کردەکە وەزەکە وای ڕۆژانە بەخۆیەوە دەبینێ و ئەوە و بەرهەمهێنانی ژێچێک لەو بوارانەیە کە بەڕاستی چۆتە ژێر کاریگەری ژیری دەست اینجا ڕنگدانەوەشی زۆر بووە شتی زۆر بووە پێت وایە چی دەکا ژیری دەستکرد لە بەرهەمهێناندا بە چۆ دەگات چی لێ دێت وەڵا وەکو تۆ ژیری دەستکرد ئێستا تەواو ئیتر ینی هیچ شوێنێک تەواو تێکی داوە بەڕاستی ینی ئیتر ئەگەر بە متابعکردنیش ینی بتوانی متابعی بکەی ئەوە هەر شتێکی باشە ئەوەندە فراوان بۆ خێرایە بەڵام لە بواری پرۆدەکشن و بەرەمهێنانی تەلەڤیزیۆنی و بەرەمهێنانی ڤیدیۆیی بێگومان ژیری دەستکرد و AI کاریگەریەکی زۆر دروست دەکاوە ئۆڕێدی دەستی پێ کردووە کاریگەریەکەی دەبینرێت یعنی ئێستا هەندێک شت دەبینی و دەبیستی و دەخوێنیەوە لەسەر ئەوەی کە بە AI دەکرێ لە بەرەمهێنانی تەلەڤیزیۆنی ئیشی زۆر سیر و سەمەرە و تا ڕادەیەکیش مەترسیدار بەڕاستی یعنی تۆ بەخۆت لە ماوەی چەند مانگی مەترسیدار بۆ پێ دوای مەترسی ئاخر سێرکە ئەم ساڵ لە سەرەتای ئەم ساڵەوە بینیت لە هۆلیوود چی قەومە مەسەلەی سکریپت رایتین و نووسین و ئامادەکردنی سکریپتەکان خەڵکێکی زۆر لەو سکریپت رایتەرانە هەمووی ڕژانە سەرشەقامەکان چونکە هەمووی بەهۆی چات جی پی تی ەوە خەریک بوو لە بێ ئیش بن هەر ئێستا من ئێستا بۆ خۆم 3-4 سیریز هەیە کە دەمەوێت سیزنەکانی تریان ببینم سیزنی 2-3-4 هەیە مەسەلەن یەکێک لەوانە The Handmaid's Tale ئەمە سیزنی نوێی ببینم تەماشاکەم پرۆدەکشنەکەی و ڕلیسەکەی دواکەوتەوە بۆچی دواکەوتەوە بەهۆی مانگرتنی سکریپت رایتەرەکانەوە ئەوانەی کە نووسەری سکریپتەکان ئێوە ئاسانترین شت کە مرۆڤ دەوری زۆر تیا هەبووە لە ماوەی چەندین دەی ڕابردوو کە سکریپتیان نووسیوە و تێکستیان بۆ فیلم و ڤیدیۆکان نووسیوە ئێستا خەریکە ئەوە AI لەژێر دەستی ئەوانە دەری دێنێ و هەر ئۆڵڕێدی دەریشێناوە دەبینینەوە چۆن کاریگەری کردێتە سەر کاری ئەوانە لە بواری تری بەسەلەی خودی تەکنیکی بەرەمهێنانی ڤیدیۆیی و دەبینی شتی یەکجار سیر دەکرێت بەڕاستی ینی هەندێک توڵی سیر ئامادەکراوە و دەبینرێکە بەڕاستی سیرە کارێکی یەکجار گەورە بۆ بەرەمهێنان و پرۆدەکشن ینی ئاسان دەکات هەر بۆ نمونە ئەمە خۆمان لە بەشی دۆبلاژی خۆمان هەمیشە کێشەمان لەوە بوو بۆ نمونە ئەگەر دۆبلاژی کارێک بکەین بۆ زمانێکی دیکە غەیری کوردی بووانە بیکەین بە عەرەبی بیکەین بە ئینگلیزی هەمیشە کێشەمان بوو لەبەرەوەی کە خۆمان ئێمە کەناڵێکی تەلەڤیزیۆنی کوردین بە ئاسانی دەتوانین دۆبلاژ بکەین بۆ کوردی بۆ عەرەبیش لەوانەیە بتوانین خەڵکانێک پەیدا بکەین بەڵام بۆ ئینگلیزیش تا ڕادێک بەڵام ئێستا بە AI دەتوانی بە هەر زمانێک کە بتوێ بە چ دەنگێک بە چ کواڵەتیەک بە هەر شێوەیەک دەتەوێت دەتوانی ئەو کارە بکەی بە ئاسانترین شێوە بۆ مەسەلەی دەنگ مەسەلەی باشترکردنی کواڵەتی دەنگ کە بەخۆت دەزانی دەنگ و ڤیدیۆ ئیتر تەواوکەری یەکدین بۆ بەرەمهێوە هەر بەرهەمێکی ڤیدیۆیی ینی چەند ڤیدیۆ گرنگە چەند وێنەکە درنگە ئەوەندەش گرنگە ئەوەندەش دەنگەکە گرنگەوە بۆیە ئێستا لە مەسەلەی بەرەمهێنانی دەنگ ئیشی یەکجار گەورەی کردو AI کە دەتوانێت بە کواڵەتێکی زۆر باش دەنگی ڤیدیۆیی یان دەنگ هەر شێوە دەنگێکی دیکە بەرەهەم بهێنی ئەمانە هەمووی سەرەتایەکی زۆر سیرن و بە خێراییەکی زۆر سیر ڕۆژانە من دەبینم و متابعەکەم دڵنیاشم تۆژەی بینی کە زۆر بە سەیری هەندێک شت دەبینی و دەبیستی بەڕاستی پێشبینیکردنی ئەوەی کە لە ماوەی نەک چەند ساڵی داهاتوو لە ماهای چەند مانگی داهاتوو لەوانەیە گۆڕانی زۆر گەورە ببینی
تۆ زەمات بێگومان تۆ زیاتر شارەزای ڕێباز ئەوەی باست کرد زۆر گرنگە بەڵام یەکشت دەمێ بیرت بخەمەوە باش لە بیرما من پادکەستێکم کرد لەسەر مەسلەی دیجیتایزیشن یان بە دیجیتال بوون زۆر باش لە ماهرە و کات دەورانی کە لە زانکۆ بوومەوە ئەوە سەردەمای وەی بوو کە سنعەتی وێنەگرتن لە فیلم بەرەو دیجیتال بچێت ئیتر یەکەم کامێراکانی سینگل لێنز ریفلکتەوەی کە پێی دەڵێن SLR دەردەچوون لە دیجیتالوانە ئەوەی کە کاری فیلمیان دەکردیان کود ئەوە بەقحاتی دیجیتال نابێ بە فیلم ئەو کوالەتیە نادات و فلان ویزا ئێستا ئەوانە بۆ خۆیان هەمویان گەیشتنە سەر و قەنەعەتە کە دیجیتالەکە باشتر بوو لە بەرەوەی دەستکراوەی زیاتریان پێدەدا یەک دنیا ڕێگای دیکەی کردەوە یان مەسەلەن ئەگەر هەر بگەڕینەوە سەر دەورانی ئەوەی کە لە مەسلەی مۆنتاژدا کاتی خۆی ئەو کەسانی ئەم بۆ خۆم یەکێک لەوانە بووم کە ئۆنلاین ئیدیتەر بووم یا ئیدیتەر بووم کاتی خۆی لە پرۆداکشن هاوسەکانی کەنەدا یەک دنیا کار هەبوو یەک ئافلاین ئیدیتەر بوو یەک ئۆنلاین ئیدیتەر بوو یەک کالۆر کۆرەکتەر بوو یەک نازام چی بوو یعنی کارێکی زۆر هەبوو دوای وای لێ هات ئەو هەموو کۆدەکە جیاوازە و ئەو هەموو وردەکاریە زۆر زۆر هاسان کرایەوە بە هێندێک سیستمی نوێ کە هات نەگۆڕی هێندێک کۆتاکی ئەو پرۆڕێز و ئەوەی ئەبدووانە کات نەگۆڕی شتەکانیان ئاسان کردەوە ئێتەفەن زۆرێک لەوانەی کە کاری مۆنتاژیان دەکرد و ڤیدیۆ دیترەوە بوون ناڕازی بوون پێیان خۆش نەبوو کتیان کوت بە قەولی کورد کوتەنیدان کوی ئیشەکە بۆ تەفشا هەموو کەس دەیکا پسەوە بوو بە هۆکاریەوەی کە بەرهەمهێنانیش زۆر بێ یعنی بەرهەمێکی زۆر بەردەستی خەڵک ئەمن ئەو ماوەیە بەڕاستی لە ئەو دووسێ پادکەستەی کۆتاییشدا کە حەولم داوە بڕێک ئەو گەنجانش کە هەم کارسازن هەم کاری ئیژیری دەست کرد و تەکنۆلۆژی ئەوە دەکەن خۆت حتمما بینیوتە لە پادکەستەکەدا بەشدارکەمەوە دیارە ئەوەش بڵەمە تو بۆ خۆت لە بواری پادکەستەوە لە من زۆر کۆنتری ئێستا بۆ خۆت صاحب پادکەستی ئەم ئەوەی پێشتر دەگەڵ کاکە من عەبدوڵڵا دەتکرد ئەمەوەی دواتر دەگەڵ کاگڕۆژ بوویەوە ئەوە بۆ خۆت باشتریش ئەوانت بینیوە بەس مەسەلەکەمەوەی ئایا دیسان دەمەوە پرسیارە لە توش بکەمەوە ژیری دەستکرد مەترسیە لەسەر هەلەکانی کار یان هەلە بۆ ڕەخساندنی کارین تۆ پێت وایە چی هەلایە لە هەر کەسێک دەپرسی کە ئێستا لە بواری ژیری دەستکرد متابعەکە و ریسێرچەکە و لەو بوارەیە ئیشەکە ئەوەی تقریباً پرسیارێکی زۆر زۆر گەورە و ئاڵۆزە لەو بوارەیە کە بکرێ بەڕاستی وەڵامەکەشی بە بڕوای من هێشتا زۆر ڕوون نییە زۆر کەس زۆر بە چۆنەڵێ گشتاندنێکی سەیرەکەن دەڵێن AI تەواو هەموو ئیشێک لە ناوە بات بەڵام زۆر کەسی کەژەڵەن وان نییە AI خۆ گونجاندنێکی دیکەی پێویستە هەرە و ئیشانەی کە ئێستا هەبوون دەکرێت بە شێوازێکی دیکە هەر ئەوانە چۆنەڵێ ئەداپتیشنێکی جیاواز بۆ مەسلەی ئیش و شوێنی ئیش و شێوازی ئیش پەیدا ببێت بەهۆی ئەوەی کە ئەو تەوژمەی کە AI هێنایەتی بە بڕوای من ئەوەی کە تا ئێستا هەیە ئەو خۆ گونجاندنەیە زیاتر ئەو ئەداپتیشنەیە کە پێویستە خەڵک خۆی لەگەڵی بگونجێنێ ینی بە بڕوای من ئەوە نییە کە تەواو ئیترە بێ هەرچی بۆ منە ئێمە باسی پرۆدەکشنەکەین باسی ڤیددیۆکەین ئیتر هەموو کامێرەمانێک هەموو ئێدیتەرێک تاوا بڕاتەوە بۆ ماڵەوە ئیشی لە دەستدا و ئەڕات و تاو نامێنێ هەمووی AI بۆ دەکە پێم وانیەوە بێت پێم وایە لە ماوەی لانی کەم لە ماوەی چەند ساڵی داهاتوو ئیشی مرۆڤەکان هەر دەمێنێ لەو بوارەیە بەڵام ئیشەکان گۆڕانکاری زۆر گەورەی بەسەردادێت ئەبێ ئەو کەسانە خۆیان ئەدابتکەن لەگەڵ ئەو تەوژم و ئەو شۆڕشە گەورەی کە AI دروستی کردو لەو بوارەیە وەکو تۆوتت ینی ئەوەندە خێرا نازانین چۆن متابعەشی بکەی ئەگەر بەسەلەی وێڕاناگەی بەڕاستی وایە ئەگەر بۆ نمونە باسی تۆ ئەو گۆڕانکاریەت کرد لە پێشتر لە ئەنەلۆگەوە بۆ دیجیتال و ئەو مەسلەی دیجیتایزیشنە ئەگەر ئەوە ماوەیەکی پێچوو بێت ئەمەی ئێستا هەر زۆر زۆر خێرایە ئەو دیجیتایزیشنە کواڵەتی بەرهەم و کوانتیتی بەرهەمەکەژانی کواڵەتی و ژمارەی بەرهەمیشی یەکجار زۆر کرد بەهۆی ئەو دیجیتایزیشنەوە بوو کە بۆ نمونە دەیان و هەزاران یوتیوبەر دەبینی کە لەسەر ئاسی تاکە کەسی خۆیەتی بەڵام دەبینی پرۆدەکشنێکی یەکجار جوان و زۆر کواڵەتی بەرزی هەیە وانەیە بەهۆی ئەو کەلوپەلە و بەهۆی ئەو ئاسانکاری بەکارهێنانی ئەو کەلوپەلە دیجیتالیانی کە لە بەردەستایەتی و هەرزانیشیان بەڕاستی بۆ هەموو کەسێک بەردەستە پێم وایە ئەمەی ئێستا ژوایە بەڵام
پێم وایە گۆڕانکاریەکە بە شێوازێکی دیکە خێراترە زۆرترە کەلێنەکان و سوچەکانی بەرەم هێنان و کارەکردن تێیدا زیاتر بووە توول و ئامێرەکانی زۆر زۆر زیاترە بێ و مرۆڤەکانیش دەبێ خۆیان لەگەڵیدا بگونجێنن لانی کەمەوە باوەڕی منە کە لە ماوەی چەند مانگی داهاتوو چەند ساڵی ڕابردوو لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ AI تووشمان ببێت. ڕاستە زۆر ڕاستە بەڕاستی من دیسانیش پێم وایە دەڵم بەرەو پێشچوونی مرۆڤ پێشی لێ ناگیرێ و هەر مرۆڤێکی نوێ ئێستا ئەو جیلەی ئێمە کە ئێستا هەیە جیلەکەی دوای ئێمە کە دێ زۆر خێراتر لەو شوێنە ڕاکە ئێمە بەجێی دێڵین لەوێ ڕادەیگرێ و دەیبا من ئەو پادکەستە خۆت دەزانی لەبەرەوەی کە پادکەستێکە نامەوێت خەڵک زۆر لێ ماندوو بێوانە کاتە کەشی زۆر دیاری کراوە برادرانی رادیۆ ئەو پەیتا پێیان بۆ دەنێرن دەڵە کە کاتەکە و ئەوە بەڕاستی شتەکان بابەتەکان کات زۆر دەبا باسیش زۆر هەڵدەگرێ پێم خۆشە هەر لێرەژ بەڵێن لێ وەرگرمە و ماوەیە دیسان دەگەڵم بیەوە بۆ پادکەستی دیکەش خزمەت لێمەوە زۆر سپاس و قەولیش بە بیسەران دەدەم هێندێک کەسی دیکەش هەیە لە قسەم لەگەڵیان کردووە کە خۆشیان دەستیان دەکارەکەدایە هەر ئەو کاری مەسلەی بەرهەمهێنان و پرۆداکشن لە کوردستان و هەر AIشیان بەکارهێنا و ئێستا بەڕاستی AI دەتوانێت ژمارەی بەرهەمەکان بەرەو پێش ببا کاتی دروستکردنی بەرهەمەکان زۆر خێراتر بکاتەوە زۆر باشیشی هەیە کە دەتوانرێت کەڵکی لێوەربگرێ و لە عینی کاتیشدا پێم وایە بەڕاستی هەلی کاری زیاتریش بۆ ئەو گەنجانە زیاتر دەرەخسێنەوەی کە کارسازنەوەی پێیان دەڵێن ئینترپرنەرن دەیان هەوێ کاری نوێ دروست بکەن شتی نوێ دروست بکەن بە بڕوای من بەڕاستی مەودایەکی پان و بەرینە بۆیان بۆی بتوانن بیری نوێ بخەنە نێو بازار و بتوانن کاری نوێ بکەن بێگومان ئێمە هەر بۆ خۆمان لە لای خۆمانەوە ئۆڕێدی تۆ ئاگاداری کە دەستمان پێ کردو لە بەشەکەی من خۆمەوە دەستمان پێکردەوە بە بەکارهێنانی هەندێک ئەو ئامراز و توولانەی کە هەیە و سوودێکی زۆر باشی لێبینین بەڕاستی خۆشت دەزانی شتی دیشمان هەیە ئینشاءالله لە داهاتوودا بینەر و بیسەری ڕوودا و پرۆژەی تریشمان هەیە کاتی هات ئاشکرایان دەکەین و پیان نیشان دەدەین و ئێمەش بەردەوام دەبین لە نوێگەریەکانمان لە تۆڕی میدیای ڕوودا و بۆ بینەر و بیسەری ڕوودا و هەموو مخاتەبانی ڕوودا و یەک دنیا سپاس ڕێباس بژی مەمنونە دەستەکان دخۆش شەوێکی خۆش بۆ تۆ خۆت گەرم کەرەوە زام شوێنی تۆ ساردە لانا بە گفتوگویەکە هەرگەرم بوومەوە نیگەرامە باشم دەست خۆشەر بژین زۆر زۆر سپاس بۆ ئێوە بینەر و بیسەرانی دیجیتال سیتیزن و مزجێنیەکیش بدەم کەناڵی واتساپی دیجیتال سیتیزن ئەمڕۆ ئەکتیڤ کراوە دەتوانن ئەو جار دیجیتال سیتیزن لە ڕێگای کەناڵی واتساپەکەشیەوە بەردەوام بندەگەڵی و بتوانن آخر هەواڵەکان زانیاریەکان و هەروەها پادکەستەکانی دیجیتال سیتیزن لەسەر کەناڵی واتساپی ژوەر بگرن کە ئەوەش ترندێکی نوێ ئێستا لە جیهاندا هەیە تەبانێمەش دەگەڵی دەڕۆین دیسانیش دەڵم دیجیتال سیتیزن و هەموو پادکەستەکانی ڕوودا و لەسەر هەموو پلتفۆرمە جیهانیەکانی پادکەست بەردەستن دەست لە فالۆکردن و شێرکردن و سابسکرایبکردنی پادکەستەکانمان هەڵمەگرن بە تایبەت دیجیتال سیتیزن دەگەڵمان بن ئێوە گەورەترین و بەهێزترین سپانسەری ئەم پادکەستان هەر بۆیە لە ڕخنە و پێشنیازەکانتان بێبەریمان مەکەن لە ڕێگای پێیجە فەرمیەکانی تۆڕی میدیای ڕوودا و لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان هەروەها ئیمێلی dgcz@roudaw.net یان کەناڵی واتساپ یان هەر ڕێگایەکی تری پەیوەندی کە هەمووتان لەبەردەستە بۆی پەیوەندیمان پێوە بکەن هەر بژین شاد و کامەران بن کوردستان ئاوەدان